بینەرانی زووم سڵاو، من ناراس ئەحمەدم. کەمتر لە 14 کاتژمێرماوە بۆ دەستپێکردنی دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەم هەڵبژاردنە بێنە و بەردەی زۆری پێوەکرا. 2 ساڵ لە کاتی دیاریکراوی خۆی دواخرا. ئەنجامەکەی لە کارخستنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بوو. هەڵبژاردننی ئەمجارە بووە بە مانشێتی میدیا ناوچەی و جیهانیەکان. هەمویان وەک گۆڕینی نەخشەی سیاسی لە کوردستان لێی دەڕوانن. بە نزیکەی 10 ساڵە لە هەرێمی کوردستان هەمیشە بایکۆتی دەنگدان ڕووی لە زیادبوون کردبوو. بۆ ئەم هەڵبژاردنە جیاواز ڕاپرسیەکان ئاماژە بە بەرزی ڕێژەی بەشداری دەکەن. بۆ دەنگدانی تایبەتیش 97% بەشداریان کردبوو. هەموو ئەوانەی شرۆڤێ هەڵبژاردن دەکەن دەڵێن ڕێژەی بەشداری بەرز بێت گۆڕانکاری ڕوودەدات. چونکە ئەو دوو حیزبە لە هەڵبژاردننی ڕابردوودا سەیەکی دەنجی دەنگدەرانیان بەدەستێناوە. یەکێک لەو سیاسیانەی بۆ ئەم هەڵبژاردنە زۆر چاوی لەسرە لاهەور شێخ جەنجی سەرۆکی لیستی بەرەیگەلە. ئەو ئێستا میوانی زوومە. بەڕێز لاهور، سڵاوت لێبێت بەخێر بێت بۆ زووم. بەگشتی خوێندنەوەی ئێوە بۆ دەنگدانی تایبەت چۆنە و چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکەن؟ کاگەرازگیان ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ کەناڵی زووم. هەر لێرەوە دەمێت سڵاو و ڕێزی خۆم بە بینەرانی خۆشەویستی زووم و بە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بگەێنم. دیارە ئەوەی کە دوێنێ ڕوویدا بەڕاستی وەچەرخانێکی گەورەیە لە مێژووی هەموو ئەو هەڵبژاردنانەی لە 32 ساڵی ڕابردوو کراوە لە هەرێمی کوردستان بە پێی ئامارانەی کە لە بەردەستماندایە لە ئێستادا. بۆ یەکەمین جارە کە ڕێژەی دەنگدان بۆ ئەو هێزانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن و بۆ ئەو دەنگانەی کە پوچەڵ کراونەتەوە ڕێژەیەکی یەکجار زۆرە و ئەمە جێی دڵخۆشی ئێمە و هەموو ئەولایەنانەیە کە لە دەرەوەی دەسەڵاتی پارتی وەکیەتیدان. بۆیە من زۆر دڵخۆشم وەکو خۆم، وەکو بەرەیگەل، وەکو هێزەکە یەکەمین جارە ئێمە بەشداری دەکەین لە هەڵبژاردن. و شتێکی شەیە کە دەمێت لێرە بەڕاستی بە لایەنگرانی بەرەیگەلی بڵێم کە بەدڵنیایی و ڕێژێکی زۆری ئەو دەنگانەی کە پوچەڵ کراونەتەوە لەژێر فشاری دەسەڵات، لەژێر فشاری ئەو یەکە سەربازیانەی کە ماوەی 2 مانگە خەریکی ڕاهێنانن بەو هێزانە کە چۆن دەنگ بدەن بەو لایەنانەی کە خۆیان دەیانەوێ و دوێنێ فشارێکی زۆر کراوە، پێشەلکاری زۆر گەورە ڕوویداوە وەکو بینیمان لە هەڵەبجە و لە هەندێک ناوچەی دوور. بەداخەوەش دیارێمە بە پێشوەرگەمان ڕاگەیان بوو کە دڵنیایان دەکەینەوە کە مۆبایل ناتوانرێ ببرێتە ژوورۆ. بەداخەوە هەستمان کرد تۆزێک دەستشلکردن هەیە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە هەر لە بیدایەتی دەستپێکی من پێم وایە ئەمە بووە مای شڵەژانی هێزی پێشمەرگە لە کاتێکە ئێمە پێمان ڕاگەیان بوون و دڵنیامان کردبوونەوە کە مۆبایل نابرێتە ژوورەوە، بەڵام بەداخەوە مۆبایل چووە ژوورەوە. ئەوە وای کرد پێشمەرگەکان بەرەو پلانی بی بڕۆن یاخود ئاراستەی دووەم بڕۆن کە پێشوەختەیەمە ئاگادارمان کردبوونەوە کە ئەگەر هەر کەوتە سەرەوەی کە فشارێکی زۆریان لێ بکرێ و بە ناچاری لە پێناو ژیان و قوتی ماڵ و مناڵیان، چکە هەر بۆ ئاگاداریت کاگەرازگیان هەر دە پێشمەرگە و ئەفسەرێکی بۆ دانرا بوو کە سەرپەرشتی ئەو دە پێشمەرگەی دەکرد کە دەچوونە ژوورەوە و مۆبایلی تایبەتی ئەفسەرەکەیان پێدا بوو کە دەبای وێنەی ئەو دەنگە بگرن کە کردویانە. بۆیە بە ناچاری بەرەو خیاری دووەم ڕۆیشتن زۆربیان کە ئەویش ئەوە بوو دوای ئەوەی کە دەنگیان داوە بەو لایەنەی کە بە زۆر دەنگیان پێدەدان دەنگەکانیان بسووتێنن کە وێنەی دەگرن بڵاوی دەکەنەوە بۆ بەرپرسەکانیان، دوایی دەنگەکانیان بسووتێنن بۆی ئەو دەنگە بۆ ئەو گەندەڵکار و بۆ ئەو خاکفرۆش و خۆفرۆشانە ڕوە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر دڵخۆشین بۆ دەنگانی کە هاتووە وەکو باسم کرد بۆ یەکەمین جارە لە مێژووی هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە ڕێژەی بایکۆت و ڕێژەی ئەو دەنگانەی کە بۆ لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی هاتووە ڕێژەکە یەکجار زۆرن زیاتر لە 60 بۆ 65,000 دەنگ کە ئەمە جێی دڵخۆشیە. کاک لاهور، هەڵسەنگاندنت بۆ دەنگەکانی بەرەیگەل چۆنە؟ جەنابەت لە ئەنجامەکە ڕازیت؟ بە دڵنیایی من زۆر ڕازیم. وەکو باسم کرد ئێمە هێزێکین بۆ یەکەمین جارە لە ماوەی 4-5 مانگی ڕابردوو کە خۆمان ئێعلان کردووە بەشداری دەکەین و ئەو ئامارانی ئێستا باز دەکرێن. من ئێستا هەندێک ئامارم بینی لایەنەکان هەر کەسە و بە شێوازی دڵخوازی خۆی بڵاوی دەکاتەوە هیچ دوورن لە ڕاستیەوە بەڕاستی
حتا شێوەی دەنگی بایکۆت زیاتر لەوەی کە بڵاو کراوەتەوە. ئێمە خۆمان تا تقریبن 3 شەو ئەو دەنگانەی کۆمان کردوەوە زیاتر لە 5800 دەنگی تێپەڕاندووە لە کاتێکا دەبینم لە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بە 2500 دەنگەکانی ئێمەیان هەژبار کردووە. جگەلەوەی من دڵنیام کە ڕێژەیەکی زۆری ئەو دەنگانی کە بایکۆت کراون چکە بە سەدان تەلەفۆنی پێشبەرگە قارەمانەکان یاخود پۆلیسمان بۆ هاتوەوە کە بەگریانەوە توانە زۆر بەداخەوە کاک شێخ بەڕاستی فشارێکی زۆریان لێکردوین. لەوەی کە بایکۆت کراوە ڕێژەی 170 زیاتری بەرەیگەل دەکەوێت بۆیە من زۆر دڵخۆشم و هەردەمەوە لێرەوە هەموو لایەنگرانی بەرەیگەل و دەنگدەرانی بەرەیگەل دڵنیاکەمەوە کە ئەوەی کە ئەمڕۆ دەسەڵات بۆی چۆسەر لە دەنگدانی تایبەت بەو هەموو فشارە زۆرەی کردیان بەڵام شکستیان هێنا. بۆیە سپاسی دەنگدەرانی تایبەت دەکەم هێزەکانی پێشبەرگە، هێزەکانی پۆلیس و بەرگریا فریاکەوتن و هەموو ئەو هێزانی کە ئەمڕۆ بەشداریان کرد بەڕاستی ڕێزکە شکێم بوون و عەرشی دەسەڵاتیان هەژان. من چاویان ماز دەکەم و هەر لێرەوە داوایان لێ دەکەم بەڕاستی سبەی کە ڕۆژی دەنگدانی گشتیە ئەو تووڕەبوونەی کە دوێنێ تووڕێیان کردن هێزەکانی دەسەڵات و هەوڵیاندا ئیرادیان تێک بشکێنن و نەشیان توانی بەیانی دەتوانن لە ڕێی کەسوکاریانەوە هاندانی کەسوکاریانەوە تۆڵەی سێقات و چوارقات بکەنەوە و دەنگ بدەن بەو هێزانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بە تایبەتی بەرەیگەل کە من پێم وایە بەرەیگەل کۆکەرەوەی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتە و بەرەیگەل دەتوانێت زۆر کاری گەورە بکە هەروەکو لە بانگشەی هەڵبژاردنەکانمان ئێمە باسمان لێوە کردووە. دەنگدانی تایبەت کاکلاور 7% دەنگدانی گشتی دەکات. پێت وایە کاریگەری گەورەی دەبێت لە سەرنجامی دەنگدانی گشتی؟ دەستخۆش ئەمە پرسیارێکی جوانە ورژاندە. دیارە پێم وایە 170 ئەو کورسیانە پێک دێنێ ئەم دەنگدانە تایبەتە. یعنی من پێم وانیە کاریگەری ئەو تۆی هەبێ تۆ لە 100 کورسی ئەمە 7 کورسی یەکلایی دەکاتەوە و هەمووشی بۆ هێزەکانی دەسەڵات ناچێ، هەندێکی دەچێ بۆ لایەنەکانی تر. بۆیە من پێم وانیە کاریگەری هەبێ لەسەر دەنگدانی گشتی بە دڵنیاییەوە دەنگدەرانی گشتی ئازاترن و ئەو فشارێکە لەسەر هێزەکانی دەنگدانی تایبەت هەبووە بە دڵنیاییەوە لەسەر دەنگدانی گشتی ئەو فشارە دروست نابێ. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە پێوەەر نییە بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەمەوە دەنگدەرە خۆشەویستەکانمان دڵنیا دەکەمەوە کە بەیانی ئازایانە دلێرانە بچنە سەر سنووقەکانی دەنگدان و عەرشی دەسەڵات بەهەژێنن. فرسەتێکی گەورە هاتوۆتە پێشەوە. خوشکبراکانتان لە هێزی پێشبەرگە لە هێزەکانی ناوخۆ هەموو ئەوانەی کە دوێنێ دەنگیاندا ڕێزکە شکێم بوون و پیشانی ئێوەیاندا بەڵێ ئەوان حتا ئەگەر پوچەڵیان کردبێتەوە یاخود ناچار بوون دەنگەکانیان پوچەڵکەنەوە بە دژی ئەم دەسەڵاتە گەندەڵە وەستاونەتەوە بۆیە ئێوەمانان دەبێت تەواوکەری هێزەکانی پێشبەرگە بن و ئەوەی کە ئەوان پێیان تەواو نەکرا سپەینێ ئێوە بە دەنگەکانتان بتوانن بەڕاستی ئەم دوو هێزەی کە لە دەسەڵاتدان بە تایبەتی بچووکەنەوە و دەستێکی مێژوویان پێ بدەن. کاکلاور هەندێک دەڵێن 30,000 دەنجی پوچەڵ هەیە، ئەم 30,000 دەنگە دەنجی بەرەیگەلە. بەڕای جەنابتان وایە بۆ چوونی جەنابتان لەسەر ئەم قسەیە چییە؟ من حەزم نەکرد ببێتە مبالەغە بە حکمی ئەوەی کە من خۆم باگراوندێکی سەربازیم هەبووە ئەمنیم هەبووە بە دڵنیاییەوە دەنگدەرێکی زۆرمان هێنا ناو هێزە ئەمریکان وە هەروەکەوەی کە من لە سەر جادە لە مانگونی ڕابردوو لە کاتی بانگەشەدا باسم لێوە دەکرد کە بڵێ ئەمانە ئەم هێزانە فشۆڵن و هێزی ئەمنی و سەربازیان لەگەڵ نەماوە. قسەکانی ئێمە هاتنە دی بەڕاستی ئەو نەتیجەی کە دوێنێ دەرکەوت گەواهیدەری ئەو قسانی ئێمەیە کە بڵێ سەرڕای ئەو زەبر و زۆرەی و ئەو فشاری کە کردیان لە هێزەکان بەڵام هێزە ئەمنیەکان هێزەکانی پێشبەرگا زۆر بە توندی ڕوبەڕوویان بوونەوە ئەگەر چیش هەندێکیان بە ناچاری مەسەرەن دەنگەکانیان پوچەڵ کردوەوە بەڵام بەڵێ من وتم 170 لەوانەیە زۆر لەوە زیاتر بێت کە ئەمانە دەنگدەری بەرەیگەل بوون بە دڵنیاییەوە بۆ ئامارانەی کە وەری دەگرینەوە بۆ پەیوەندیانەوەی کە پێمانەوە دەکرێت بەڵام ئێمە نیگەران نین و هیوادارم ئەو پێشبەرگانەی کە دوێنێ پەیوەندیان بەمنەوە کردو و هەندێکیان بە قورگی پڕ لە گریانەوە پەیوەندیان بەمنەوە کردووە نیگەران نەبن چکە من چاوەڕوانی ئەویان لێ دەکەم کە تۆڵەی خۆیان بکەنەوە لە ڕێی کەسوکاریانەوە سپەینێ ئەو دەنگەی کە بە زۆر پێیان سووتێنرا دوێنێ بە سێقات ئیشەڵڵا بەیانی تاویزی دەکەنەوە بڵێ هەر بۆ جوابدانەوەی پرسیارەکەی جەنابێت بە دڵنیایی و ڕێژەیەکی زۆری ئەو دەنگدەرانە کە دەنگەکانیان پوچەڵ کردوتەوە دەنگدەری هێز بەرەیگەلن بە دڵنیاییەوە کاگەراست. پارتی وێچەتی هەمیشە خۆیان بە خاوەنی هێزەکانی پێشمەرگە و هێزانیەکان زانیوە کاک لاهور بینیمان بۆ دەنگدانی تایبەت فشاری زۆریان کرد ناچاریان کرد وێنە بگرن ئەنجامەکەشیمان بینی دەنجی هەردوو لاکەمی کرد و دەنجی پوچەڵ زۆر زیادی کردووە.
پارتویەکێتی پێت وایە بۆ وا دەکەن ئەوان لە چی دەترسن؟ بەڵێ ئەو فشاری کە دوێ نەکراوە لە مێژووی کارکردنی من لەناو ئەو حیزبە فشارێکی بەم جۆرەم نەبینیەوە ڕێکخراوم نەبینیوە کە ئەو فشارەی لیان کرا سەرڕای ئەوەی کە فشارێن لێکرا بوو وێنە بگرم بەڵام شتی تریش کراوە مەجبور کراون دە نەفەرە و بەرپرسێکی بۆ دانێن بە دڵنیایی ئەو پارتی وەکێتی لە ڕابردوودا بە زەبری پارە و زەبری هێز حکومڕانیان کردووە من لە ڕابردوو تومە پارەکە ڕۆیشت پێمان خۆش بێ ناخۆش بێ پارەکە ڕۆیشت ئەگەر پارەیان پێ بدرا بە موچەی دوو مانگی پێشمەرگە نەدرابوو دوێنێ موچەی پێشمەرگیان دەدا پێش هەڵبژاردننی دەنگدانی تایبەت بۆی ئەسڵەن هەندێک لەو پێشمەرگانە ڕازی بکەن بتوانن دەنگیان پێ بدەن ئەوە مەسەلەی پارە تەواو بووە مەسەلەی هێز ماوە ئەوان دەزانن کە ئێستا تەنها بەو نمایشە سەربازی کە دەیکەن بە هێزەکانیان دەتوانن خەڵک بترسێنن بتۆقێنن بۆی بتوانن ڕێژەی ئەو دەنگانەی کە لە تایبەتدا هەیە ڕێژێکی باشی بۆ خۆیان بهێنن بۆی تەعویزی دەنگدانی گشتی پێ بکەنەوە چکە دڵنیان لەوەی کە لە دەنگدانی گشتی ئەم جارە دەنگەکانیان زۆر خراپ دەبێ و ناتوان ئەو دەنگانە هەرگیز ئەو دەنگانە بەدەست بێنەوە کە لە ڕابردوو هێناوێنە ئەم جارە بۆ ئەوەیە کە بەڕاستی هەر بڵێن ئەمە تا هێزی سەربازیمان لەگەڵ ماوە بۆی ئەو ترس و تۆقانەی لە ڕابردوو بڵاویان کردوتەوە بتوانن ئیدامەی پێ بدەن بەڵام خەڵک زۆر لەو هۆشیارترە وەکو باسم کرد ئەو دەنگانەی کە پوچەڵ کراونەتەوە و ئەو دەنگانەی خۆشبەختانە هەموو هێزەکانی دەرەوەی دەسەڵات بەیەکەوە هێناویانە ڕێژەکەی زۆرە و چاوەڕوان کراو بوو تەبعەن چاوەڕوان کراو بوو چکە ئێمە وتومانە دەمێکە وتومانە ئەم هێزانە لەگەڵیان نەماون ئەگەر لە پێناو قوت و بژێوی ژیانی ماڵ و مڵاڵیان نەبێ بە دڵنیایی ئەم هێزانە زۆر بە قورسی ڕوبەڕویان دەبنەوە دژی ئەو دوو هێزەی دەسەڵات. کاکلااو ڕۆڵی دەنگدەرانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان لە دوای دەنگدانی تایبەت کۆتایی هاتووە یان دەتوانن هانی کە سوکارەکانیان بدەن بۆ ئەوەی لە دەنگدانی گشتیدا گۆڕانکاری دروست بکەن؟ وڵای من ئەو پرسیارە ئاراستی خۆت دەکەم تۆ هەوڵ بدەن ئیرادەت بشکێنن هەوڵ بدەن کەرامەتت بشکێنن هەوڵ بدەن بە زۆر بەو شێوازە ناشرینەی کە بینیمانە ماوەی دوو مانگە هێزی پێشمەرگە بە زۆر ڕاهێنانی پێدەکرێت کە دەبێت دەنگ بەلایەنێکی دیاریکراو بدەن ماوەی دوو مانگە هێزی پێشمەرگە لە ناو پاس و پیکابەکان دەهێنرێن لە بینی شار بە شار ستادیۆمەکانی وەرزشگاکانیان پێپڕ دەکرێتەوە بە ناوی بانگەشی هەڵبژاردن و بە ناوی هاوڵاتی ئاساییەوە دەنگدەری ئاساییەوە دەیانێن و دەیان بن هیلاک و ماندووبوونیان دەکەن تەسەور دەکەی کاردانەوەی ئەوان چۆن بێ من خۆم دەزانم کاردانەوەی ئەوان بەڕاستی دەبێت هێزی دەسەڵات لە ئێستادا لە تووڕەیی و ڕقی ڕق و شەقی ئەم هێزانە بترسێ چکە هەر کاتێک ئەم هێزانە بەڕوویانە بدەقنەوە باوەڕ کە ئەم دەسەڵاتە فشۆڵە بەرگەی شەقی ئەم هێزانە ناگرێت کە وەکو باسم کرد هەوڵی شکاندنی ئیرادەیان دراوە بۆیە دڵنیام ئەو هێزانەی کە ئەو کاریان بەرامبەر کراوە بە سێقات تەعویزی ئەو دەنگانە دەکەنەوە سبەینەی و دەشی بینینەوە سبەینەی لە دەنگدانی گشتی کە ڕێژەی دەنگدانی گشتی هەم بەشدار بووی زیاتر دەبێت هەمیش ڕێژەی دەنگدانی گشتی هێزەکانی دەسەڵات چەند دەنگەکانیان کەمی کردووە. دەنجی ناڕازی لە نێو هێزەکان زۆر بووە بە تایبەتی لە سلێمانی ئەمە کاردانەوەی هەبووە هەندێک دەڵێن چۆن دەبێت بە زۆر دەنگ بە خەڵکی سلێمانی و گەرمیان بدرێت بۆ کاندیدێکی تورکمانی و کاندیدێکی دیکەی نزیک لە ڕیانکردانی کە لە مێژووی سلێمانی و گەرمیان و ئەو سنوورە وێنەی نەبووە. وڵی ئەمە جێی داخ و ئەسەفە ئێمە ئاواتەخواز بووین برا تورکمانەکانمان برا مەسیحیەکانمان بە شێوازیشی نیشتیبانیانە هەوڵ بدەن دەنگی نوێنەری خۆیان بلێن لە پەرلەمان و لە ڕابردووی ئێمە گلەی زۆرمان کردووە منەوە کاتانەی خۆم لە ناوی خێتی بووم گلیەکانمان لە پارتی ئەوە بوو کە بەڕاستی ئێوە ڕێگە نادەن بە کەمینە نەتەوایەتیەکان کە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بنێرن بۆ پەرلەمان و هەمیشە ئەوە باو بوو کە دایانگو بە دەنجی زێرەبانی لایەنێکی دیاری تورکمان یاخود کەسایەتی تورکمان کورسی زۆری هێناوە لە منطقەی سۆران بەداخەوە ئەوەی دەیبینیم بەڕاستی من بێز دەکەمەوە لەوەی کێشێتی ئەم جارە هەوڵ دەدا زۆر بە ناشرینتر شێوازێکی ناشرینتر لاسایی یاخود تەقلیدی پارتی دیموکراتی کوردستان بکاتەوە ینی معقول چییە تۆ کەسێکی وەکو ڕایان کلدانی کە دەبینین لە شارباژێر دەنجی لێشێتی زیاتر هێناوە ئەمە مانای چییە؟ ئەمە هەم ئیهانەکردنی خوشکبرا مەسیحیەکانمانە لێرە وەکو چۆن پارتی هەمیشە ئیهانەی کردوون لەوێ و نەیهێشتوە نوێنەری ڕاستەقینەی خۆیان یاخود بە دەنجی خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن
بەداخەوە قەت چاوەڕوانی ئەوم نەدەکرد لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دوای ئەو هەموو ئیدعاە دوای ئەو هەموو بانگەوازە و تۆمەت بەخشینەوە بۆ پارتی ئێمە ئێستا بیت تۆ بە شێوازێکی قێزەوەنتر تۆ بیت ئیرادەی دەنگی تورکمان و برامەسیحی برا خوشک و برامەسیحیەکانمان لە دەڤەری سلێمانیش تێک بشکێنی و هەوڵدەی دەنگێکی پێشمەرگەیەکی موسڵمان بەزۆ تۆ سەرڕای ئەو من ڕێزم هەیە فەرق و جیاوازی ناکەم بەڵام ئەمە کەسێکە موسڵمانە ئەم برامەسیحیەکان خوشک و برامەسیحیەکانمان نوێنەرایەتی خۆیان هەیە لێرە خەڵکی خۆیان هەیە دڵخوازی ئەوەن کە ئەو خەڵکانە بنێرن نوێنەرایەتیان کە تۆ دەیت بە پێشمەرگەیەکی موسڵمان دەنگدەی بە مەسیحیەک ئەمە من نازانم ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیکا چیتر یەکێتی نیشتیمانی کوردستان لەمڕۆ بەدواوە ناتوانێت گلەی لە پارتی بکە و بۆی نییە گلەی لە پارتی بکە بەڕاستی چکە بە شێوازێکی زۆر قێزەوەنتر تەقلیدی پارتیان کردەوە پارتی بە 32 ساڵ ئەم کارەی کرد یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیدا لە ماوەی 3 ساڵدا بە هەموو ئەو کارە ناشرینانەی کە پارتی لە ڕابردوو دەیکرد یەکێتی پێی بگاتەوە. هەموو ئەو خوێندنەوانەی دەکرێن کاکلاور بەڕوونی دەڵێن ئەگەر ڕێژەی دەنگدان بەرز نەبێت گۆڕانکاری ڕوونادات بۆ چوونی جەنابەت لەو بارەیەوە چییە؟ بینیمان لە دەنگدانی تایبەت کە ڕێژەی دەنگدان بەرز بوو دوێنێ بینیمان کە چۆن دەسەڵات کەوتۆتە لەرزین ئەمە بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر بەشداری کردووە و سەرڕای ئەوەی کاندێکی پوچەلی کردوەوە بەڵام ڕێژەکە زۆرە و نەیانتوانیوە بە هەردوو لایەن ڕاستی 150 ئەو دەنگانە بێننەوە بۆیە بەدڵنیاییەوە ئێمە هانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدەین کە بەیانی بوێرانە ئازایانە بە جۆش و خرۆشەوە بە جلی کوردیەوە وەکو ئەوەی کە جەژن بێ سبەینێ جەژنی کۆتایی هێنان بێ بەم دەسەڵاتە بەم دوو حیزبە خاکفرۆش و خۆفرۆشە بەم دوو حیزبەی کە بەعس ئاسا تەسەڕوفیان کردو لە ماوەی 32 ساڵی ڕابردوو لەگەڵ میلەتەکەی خۆیان ئەو میلەتەی کە بەڕاپەڕین ئەوانی هێنا سەر حکوم بەدڵنیایی ئەمە چاوەڕوانی ئەوان لێ دەکەین کە بەشداریەکی بەرفراوان بکەن و من لێرەوە دڵنیایان دەکەمەوە ئەگەر ڕێژەی دەنگدان بەرز بێ سوپرایزی گەورە دەبینن و ئاهەنگ سپەی شەو دەجێڕدێ لە هەموو کوچە و کۆڵانێکی هەرێمی کوردستان بۆ ئێمە چاوەڕوان دەکەین کە ڕێژەی دەنگدان بەرز بێ و گەواهیدەری ئەوەیە کەەوە تا ڕێژەی دەنگدان بەرز بوو لە دەنگدانی تایبەت دەسەڵات کەوتۆتە لەرزین و مشەوەشی زۆریان پێوە دیارە ئەوەی کە من بیستومە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر نیگەرانە لەو دەنگانێک کە هێنایەتی پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە و بەڕاستی ترساون لەوەی کە دوێنێ ڕوویدا دڵنیام سپەینێ ئەگەر ڕێژەی دەنگدانی گشتی ڕێژەیەکی زۆر بێ کە دڵنیام زۆر دەبێ دەبینن گۆڕانکاری ڕیشەی ڕوودەدا لە حکومڕانی هەرێمی کوردستان. ئێوە لە ڕابردوودا و لە ئێستاشدا چوونەتە ناو خەڵکی و لە نزیکەوە گوێت لە گەنج و پیر و لاو گرتووە کاکلاور داواکاری خەڵک چییە؟ ئەوەی ئێستا خەڵک بە دوای دادەگەڕێ من لەوانەیە شخصی خۆم زۆرترین بەرکەوتنم هەبوو بێ لەم ماوەی 2 مانگەی ڕابردوو بە تایبەتی کە بانگەشی هەڵبژاردنم دەست پێ کردووە یەکێک بووم لەو لایەنانی کە زۆرترین شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان گەڕاوم و زۆرترین بەرکەوتم هەبووە لەگەڵ گەنج و پیر و هەموو ئەوانەی کە لە سەر شقامەکانن بەڕاستی داواکاری ئەوان کۆتایی هێنانە بەم هەموو گەندەڵی و نادادیە داواکاری ئەوان حکومڕانێکی ڕەشیدە یەکسانیە سربەخۆکردنی دادگاکانە گەڕاندنەوەی کەرامەت و شکۆی تاچی کوردە بەڕاستی کە ئەم دوو هێزە لە ڕابردوو هەوڵی تێکشکاندی ئەویان داوە داواکاریەکانی ئەوان داواکاری زۆر قورس نین بە خۆمان دەکرێ بەڕاستی بە حکومەتی خۆماڵی دەکرێ ئەم کێشانی کە دروست کراون لە دەرەوە نەهێنراون بۆ ناو هەرێمی کوردستان کێشەکان بە ئەنقەس دروستکراون ئەو دوو هێزەی کە لە دەسەڵاتن بە کێشە ئابوووریەکانیشەوە بە ئەنقەس دروستکراون بۆ جیرفانی پڕکردنی جیرفانی خۆیانە بۆیە داواکانی ئەوان قورس نین و بەدڵنیاییەوە هەروەکو ئەوەی چۆن لە ڕابردوو لەسەر شەقامەکان و تومانە داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەڕانەوەی ئومێد بۆ گەنجەکانمان بە ئێمە دەکرێت بە دڵنیاییەوە بەبەرەی گەل دەکرێت چکە ئێمە بە بەرنامەیەکی باشەوە هاتوونێتە ناو ئەم پرۆسەیە و بە نیەتێکی پاکە و هاتوونێتە ناو ئەم پرۆسەیە و ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە و پشتیوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرکەوتنی گەورە ئێمە تۆمار دەکەین سپەینێ لە دەنگدانی گشتی. کاکلاور زۆر بەگەشت بینیەوە وەڵامی پرسیارەکانی منت دەدایەوە پەیامت چیە بۆ خەڵکی کوردستان بۆ دەنگدانی سبەینێ؟ من هەر وەکو ئەوەی کە لە دوومانجی ڕابردوو هەوڵم داوە تێیان بگەێنم کە ئەمانە فشۆڵن ئەمانە شکستیان خواردووە ئەمانە بە زەبری هێز و پارە لە ڕابردوو پارەکەشیان بەدەستەوە نەماوە ئێستا نمایشی هێزەکانیان دەکرد کە لە ڕابردوو تومە ئەو هێزانە هەموو کەس و کار و خوشک و برای
ئێمە هێزەکەشیان بەدەستەوە نەماوە نەتیجەی دەنگدانەکەی دوێنێ گەواهیدەری ئەوەیە پەیامم بۆ ئەوان وەکو باسم کرد بوێرانە ئازایانە بە دڵێکی خۆشەوە بسە سەر سنوورەکانی دەنگدان لە هەموو کوچە و کۆڵانەکان و دەنگەکانیان بدەن بەو هێز و لایەنانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بۆی کۆتایی بەم زوڵم و ستەم و نادادیە بێت بۆی شکۆ بۆ تاکی کورد بگەڕێتەوە و بەڵێ من گەشتبینم چکە من وەکو باسم کرد زۆرترین بەرکەوتم هەبووە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دوای خۆرێکی هیوادا دەگەڕێن بۆی تیشکی ئەو خۆرە بچێت لە پەنجەرەی باڵەکانیانەوە بچێتە ناو هەموو ماڵێکی کوردستانەوە و ئینشاءالله سپەی ئێوارە ئەم کارە ڕوو دەدات. کاکلاور سپاس دەکەم. سپاس دەزانین زۆر مەشغوڵی زۆر سەرقاڵی. وڵای من دەبێت پێشەوەی کۆتایی یەک شت بڵێم یەک شت بڵێم کاگەراژگیان ئەگەر گوێت لێمە دەبێت یەک شت بڵێم تکا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم کە زۆر بوێرانە بچە سەر سنوورەکانی دەنگدان و ئێمە دڵنیاین کە هیچ جۆرە پێشێرکاریەک ناکرێت ڕاستە لەوەی تایبەت کە ئەمە هەموو یەکەی سەربازی بوون و ئامرەکانیان لەگەڵ بوون سپەینێ بە ئازادانە و ئێمە خۆمان لەسەر جادە و لەسەر شەقامەکان دەسوڕێینەوە و دڵنیایان دەکەینەوە هەر کەسێک بێوێ ڕوبەڕووی دیموکراسی میلەت ببێتەوە بە ئێمە بە هێزی گەل و بە شەقی گەل ڕوبەڕوویان دەبینەوە بۆی خەڵک نەترسێ ئازادانە و بوێرانە بچنە سەر سنوورەکانی دەنگدان ئێمە خۆمان لەسەر شەقامەکان دەبین و بنکەکانی دەنگدان بەسەر دەکەینەوە و ئەوەی کە لە ڕابردوو ئەو دروشمەی هەڵمانگرتووە دیموکراسی بەرامبەر دیموکراسی هێز بەرامبەر هێز بەیانی دەیبینن لەسەر جادەکان ئەوە چۆن ڕوودەدا. دەستەکان خۆش زۆر سوپاس بەڕێزلاور شەخزەنجی سەرۆکی لیستی بەرەگەل زۆر سوپاس دووبارە بەخێر بێت بۆ زوم. سپاس بە جنابتان. سپاس.